والله ئەوێ شەرم بکەن لە مێژوەکەیان، شەرم بکەن لە 96، شەرم بکەن لە 97 تورکیان هاورد، شەرم بکەن لەوەی بەغایان هاوردە ناو پەرلەمانەوە ئەو ڕەشایەتیە بکوژێنەوەی تر بەسییان بێت. داوا کەم شەر براکوژی نەکرێت لە هیچ وڵاتێک. دەینی وەمل بەرزانی بێ، دەینی وەمل تورک بێ، دەین هەمومان وەمل بەرزانیەکە قسەی تورکەکەن. تورکیان ناوردەتە ناومانەوە لە باتی ئەوە دەری بکەن، شەڕ تور بکەن، ئێستاتە شەڕ گەریراکەن. داواکەن گەریرا هەمووی کوڕ و کچی ئێمەیە و شەڕەکە ڕاگیرێت. ئێستا تورکیای جوڵێنێ، تورکیا نەخۆی ناتوانێ بیکە بە کوردیەکە، کورد بە کوردە بەکوشت. گەنا بۆیە بەکوشت. ئەی تورکیا ئاڵێ من بۆ مەسرەفەکەم بۆ براکوژیەکە با بخمە ناو خۆیانەوە. قانجا زێوی تایە، قانجازی تورکی تایە. وەڵڵا بانگەوازم بۆ دایکانێ هیچی هەمی ناڕازی بێ لەم هەمی هەستێ بڵێ ئێمە کوڕەکانمان نانێرین بۆ پێشی شەڕ و بۆ بەرەی شەڕ لەسەر هیچ خوێنیان بڕژێ برایەکرد. هەر ڕۆژێکن کورد هەر لە کوبرک پشتی کووردە. ڕۆژێکە بێ گەلیلا یارمەتی کورد بە هینی کوردەکان پێشمەرگەی خۆمان حیف نییە شەڕی براکوژیکەین. هەر هەموو وڵاتەکان ئێستا ئینیمانەکات کاتە جاڕێکی وڵاتەکانی. هەستێکە کورد خۆیەخوا. وڵای ئەمە حەز ناکەین شەڕ بکەن، حەز ناکەین براکوژی ببێ، حەزەکەین سەرکەوتوو بین، حەز ناکەین ئیتر بەستە تورکیا ئەم تیارانە ئەنێری ئەم شاخ و داخ و گوند و خاکەی کوردستان بردومانەکەی. یعنی ئێمە زۆر ناڕازین بەوە. ئێمەش حەز ئەەکەین پەیام بڵاوەکەینەوە، داوا ئەەکەین لە هەموو حکوومەتەکان، لە یەکێتی، لە پارتی، لە هەموو لایەک کە پشتگیری کورد بکەن و هەر چوار پارچە بێتەوە بە یەک و ئەمگە شەڕ و ئاژا و کوشتار نەمێنێ و ئەمگە ئەم تیارانە نێن قەسمان بکەن. ئەمانەوێت دایکی شەیدانیش هەموو یەک دەنگ بن و هەمووی یەک هەڵوێست بن و هەمووی پشتی یەکتری بگرن و کەوایتر ئەم براکوژیە نەمێنێت و کورد هەمووی یەک بێت و ئیترەما تاکەی هەر ئاوا بمێنینەوە.